بەهۆی سووتانی محاویلەی گەڕەکەکەیان نزیکەی 60 ماڵ لە گەڕەکی مەلاداوودی شاری سلێمانی بێکارەبان و نزیکەی 2 هەفتەیە گرفتەکەیان بۆ چارەسەر نەکراوە. دانیشتوانی ئەو گەڕەکە بەهۆی نەبوونی کارەباوە گرفتی بێئاویشیان بۆ دروست بووە لەبەر ئەوەی بیرەکانیان بە کارەبا کار دەکات و بەو هۆیەوە ژیانی ڕۆژانەیان پەکی کەوتووە. بیرەکانمان هەمووی لەسەر کارەبای ڕیسیە، ئەگەر کارەبا نەبێ ئاویشمان نییە. ئەی چۆن لەمەوەی ڕابردووەنی کە چوومە لای لایانی پێویلایانی پەیوەنددارە لەچی پاساوەکانیان چی؟ بەڵێ وتیانە معاولە دەکەین معاویلەتان بۆ بنێرین کەچی 2-3 جار معاوەلەیان کرد هیچی بەکەڵگرات بچین بۆ ماڵان لە ماڵان خۆمان بشوێن. ئەرە وەڵڵا هەر ڕۆژەش ئەو محاویلەی تریان هێنا کە تاقییان کردەوە زۆربەی ماڵەکان ئەوەی لەسەر ئەو محاویلێ بوو شۆرتی پێکرد هیوا تەلەڤیزۆنی سوستاوە مجەمەدی سوستاوە غەسالەی سوتاوە گوڵۆپەکان هەمی تەقیوە. پەیام بۆ چارەسەری کێشەکەیان پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانیەوە کردو ئەوان ڕایانگەیان دوای ماوەیەک لە سووتانی مەحاویلەکە بەڕێوەبەرایەتی کارەبا محاویلەیەکی دیکەیان بۆ هێناون، بەڵام دوای 23 خولەک مەحاویلەکە دووبارە سوتاوە و بەشێک لە ئامێرە کارەباییەکانی ماڵەکانیش زیانیان بەرکەوتووە. کارەبامان نییە وەکو باتێککە کێستا شاتی بۆیەوە دوکانەکە لای مزگەوتەکە موبایلەکەم کردووە شاحنەوانێ شەوی دەسمە دوکانی ئەم کاکێرەکە لە گەڕێکی ئەو دیوە کارەبای ڕاجەشاوە 3 مۆبایلم پێ لەبەر تەلەبە ئەیکەم بە شاحنەوە تا تۆ شاحنی تێبسێت ئێتر ئەو نەبڕەکە ئێتر ئەگەر داوا لە داری کارەباکە ئەگەر بێت بەدەمانەوە مەمنونیانە بین وەتا ئەم کاکەش باسی پێکرد محاویلیان بۆ هانین کۆ نەبووە دانی کەیان بۆ هانین بۆ شوێنەکە ناگون جێ گەورەیە تر شتێکمان بۆ بێن کە ئیسفادەی لێ بکەین کاکە. سەراتەکەم سوتاوە کە بگەین نادام دووکەڕێکی بەرز کردوانێ ڤۆڵتاژەکەم دەکرد بۆ دەخەیە تر نادام ئەکید کە سوتاوە لە سوانەوە کە سوتاوە کارەبا نییە تا فەحسێکی کەیتەوە بزانی سوتاوە فەحسیم کاکە مۆریدەیە لابراوە خۆ کارە باش نەماوەی تر ئەوە 58 ماڵی تقریبا ئەو حاڵەکەمانەکەی بینی دوێنە چوم لە دایرە خۆم شردووە. بەڕاستی ئێمە لەبارەی خزمەتگوزاریەوە هیچ شتێکمان نییە، نەجادە نەڕێگاوبان خەسخانەیەک نا ئەو ئاوەڕۆیەک یعنی بە حەقیقەت زۆر ئەم خەڵقە لە کێشایە نە بە دەنگمانەوە نە کارەبامان هەیە نە هیچمانەیە ئەو 15 دانە ڕۆژە ئێمە ئاوا بۆ خۆمان بەبێ کارەباماینەتەوە بێ تەنها مۆبایلەکانی فامەرین بۆ ماڵان بۆ شەحن. سەرچاوەیەکی باڵا لە بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی بە پەیامی ڕاگەیان بەشێک لەو ماڵانە کارەبای زیادەڕۆییان ڕاکێشا و لە ئایندەدا کارەباکانیان دەبڕێت. ئەمە سەرڕای ئەوەی ژمارەیەکیان پێوەری کارەباشیان نییە. وتیشی دانیشتوانی گەڕەکەکە ڕێگەیان نەداوە لەسەر زەویەکانیان مەحاویلەی دیکەیان بۆ دابنی. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.